سڵاوتان لێبێ وەک بەشێکی زۆری شار شارەکانی دیکە هەرێمی کوردستان هاوڵاتیانی قەزای شارەزم هاتوونەتە سەر شەقام و بۆ دەربڕی ناڕەڕای لە هەمبەر مامەڵەی حکومەت لەگەڵ کاسبکاران و فەرمانبەرانی سنوورەکە دەمەوێت ڕاستەوخۆ بچمە لای بەشێک لە هاوڵاتیان بۆ ئەوەی بزانم هۆکار چیە هاتوونەتە سەر شەقام و بۆچی وای لەوان کە بەم گەرمای بێنە سەر جادە و خۆ پیشاندا ئەنجام بدەن وەکو هاوڵاتیەکە مەوێت قسەم بۆ بکەی هۆکاری هاتنە سەر شەقام و چییە ئەگەر پێمان بڵێ. بەڵێ ئێمە وەکو سەرجەم چین و توێژەکانی سنووری قەزای شارەزم و ناحێوار ماوە ئەمڕۆ وەکو سەرجەم چین و توێژەکان هاتوونە سەر شەقام بۆ داوای مافی ڕەوای خۆمان ڕەوای مافی مامۆستایان مافی فەرمانبەران مافی کرێکاران مافی سەرجەم چین و توێژەکان داواتان لێ دەکەین لە هەموو هاوڵاتیانی ئەمریکی کوردستان هاوڵاتیانی سنووری قەزای شارەزم و ناحێوار ماوە بێنە سەر شەقام داوای مافەڕەوەکانی خۆتان بکەن وە بە حکوومەت و دەسەڵات بڵێن ئیتر بەسە هەتا کەی چاسانەوەی دەوت دەسەڵات هەتا کەی چەسانەی میلەت و بەشقوراوانی ئەم وڵاتە کاتان لێ دەکەم بێنە سەر شەقام و لەسەر مافەڕەوەکانی خۆتان بێنە دەنگ. ئێمە هاتوونەتە سەر جادە بۆی بەم دەسەڵاتە بڵێن ئیتر نا 29 ساڵە هەرچیان ویست هەرچیان بوێ هەرچیان کرد بە ناوی کوردایەتی و نیشتیمانی و نەتەوایەتی و ساوایی حکومەتەکەوە ژیانی خەڵکیان خستە مەترسیەوە خۆیان دەوڵەمەند بوون خەڵک فەقیرتر گیرفانی خۆیان گەورەتر و گیرفانی خەڵک هیچتر بوو ئێمە هاتوونەت پێیان بڵێن نا بۆ کەرنتینەی سیاسی نا بۆ ئەم بارە سیاسیە سەپاوە بەسەر خەڵکە ئیتر ئێمە بێدەنگ نابین هەرچەند ڕێژەشمان کەم بێ بێدەنگ نابین ئیتر سنوورێکتان بۆ دانێن و دەڵێن نا. ئەمە هاتوونێتە ئێرە بۆ داواکردنی مافەڕەوەکانمان دیارە حکومەت دەستی گرتووە بەسەر داهاتی ئەم وڵاتەوە بردوویەتی بۆ بەرژەوەندیەکانی خۆی بەکارهێنێ. ئەمڕۆ چی بکەن چۆن ڕێوڕەسمی ناڕزایەکان ئەنجام بدەنتانەوێت ئێستا بەرەوکوێ دەڕۆن و ئەتانەوێت چی بڵێن؟ ئێمە چینە سەر شەقامی دووسایدی زەڕایان لێرە درێژە بە خۆپشاندانەکانمانە دەین و لەگەڵ هاوڕێ و هاوکارەکانمانە بەردەوامە بین تا و کاتەی مافەکانمان بەدەستێن. ئێمە وەکو هاوڵاتیانی شارەزم وەکو هەموو کوردستان وەکو هەموو کوردێک لە دەرەوە لە کوردستانە ئێمە ناڕازی بەم دەسەڵاتە ئەمانای کۆمەڵە دز و گەندەڵ و مافیان حەق و مافیە خەڵکان لایە نایدەنەوە ئێمە لە عێراق جیاکەنەوە بۆەوەی مافامدەن مافەکەشمانە خۆن ئێمە بەبێ خۆمان دەچینەوە بە ناو حکومەتی عێراق مەمنونی ئەمانە کۆمەڵە کەسی مافیا جەردەن کۆمەڵە کەسی مافیا جەردەن خۆرخی وڵاتیان کردووە لە شاخابوون فیشەکیان دەقاندۆ زاگێ مافیا خەڵکیان خواردووە خەڵکی داوای مافی خۆیەکە کابرای مەعاشخۆرە داوای مەعاشەکە کابرا هەتیوە داوای مەعاشی خۆیەکە خەڵکی کوشتووە لە بینی خۆیانە خەڵکیان کوشتووە زاجێ خەڵکەکە یەکێکتر بەخێوەکە تۆ بێ ئەبێ مەعانەتی خەڵکە بکەیت خەڵکی بێزار بۆدا لەو ڕێگە ژیانی ئەفاکێ ماڵمناڵی جێتێڵێ ئەمانە شایانی قوبوڵکردن ئەمانە بێزار ڕابدرێن خوان چۆن دەڵێن بەچەک هاتوین ئەوێ بەچەک دەرکردن ئەمانە تەر نابن ئەمانە سوێنن ئەمانە هیچ شتێکیان دابەسانێ. دەمەوێت ئەم خاوەن پێداویستە تایبەتەوە بگرم بزانم چی وای لێ کردووە بەم حاڵە تایبەتەوە بێتە سەر شەقام ئەندامێکی قەزای شارەزم لەبەر ئەوەی مەعیشەتم نییە ناتوانم خۆم ماڵ و مناڵم بەخێوکەم ئەم حکوومەتە 3 مانگە مەعاشی نەداومەتێ کینە خواردەمەنیەکە تێ بۆ ئێمە بۆ فەقیرەکان یەکێتی و پارتی تەوزیعەکەن لە ناو خۆیانە قەت ناڕزایی خۆم دەرئەبرم وەکو کەم ئەندامێکی قەزای شارەزم. ئێستا وەکو خۆت تا چەند موچە وەرنەگرتەوە لەگەڵ موچە وەرگرتنان واناتی چۆن؟ 10 ڕۆژە موچە وەرنەگرتووە ناڕازیم لەم حکوومەتە ناڕازیم لەم حکوومەتە بڕوخێ ئەم حکوومەتە بڕوخێ نامانەوێ ناتوانێت کەم ئەندام وەخێکە ناتوانێت یارمەتی خەڵک بدا ناتوانێت یارمەتی هەژار و فەقیر و هەرزەکار و داماک هەمووی ڕێی لە بەحرەکە هەمووی خنکاوە حکوومەتی وامان ناوێت بڕوخێ ئەم حکوومەتە بڕوخێ ئەم حکوومەتە حکوومەتی وامان ناوێت ئەم حکوومەتە زۆر بێئەدەبە ئەگەر ئەدەبی وایە یارمەتی چواری وەکو منی ئەدا تا ئیستا نە خواردەمەنیەک نە یارمەتیەکیان نەداومەتێ وەکو کەمەندامێکی قەزای شارەزم. ئێمە لە قەزای شارەزورەوە وەکو خەڵکێکی ناڕازی و ئەمانەوێت تعبیر لە ڕای خۆمان بکەین ئێمە بەم دەسەڵاتە ڕازی نین ئەمانە بە حکومدار نازانین ئەمانە بە کۆمەڵێت چەتە ئازانین
و لەسەر مافەکانیشمان بەی شێوەیەک سازش ناکەین و بێدەنگ نابین چیتر خەڵکی وەشار بۆتەوە قۆناغی کوردایەتی درۆ کۆتایی هات قۆناغی حکومڕانی چەتە و دز کۆتایی هات ئێمە پێویستمان بەوەیە کە خەڵک هۆشیار بێ پێویستمان بەوەیە چیتر نەمان خەڵەتێن بە ناوی کوردایەتی ئەوەی هەر کەسێک بێتە سەر حکوم هەر کەسێک دەسەڵات بگرێتە دەست زۆر لەم چەتانە باشترە زۆر لەم دزانە باشترە ئێمە خەڵکێکی ئیتر چیتر ئەوە قبوڵ ناکەین و هاتوونی سەرجادە هاتوێن ئێمە بەم دەسەڵاتە بڵێن بەسە بەسە کاکە 30 ساڵە تۆ نەتوانی بەش یەک مانگ بەرامبەر حکوومەتی عراقی هەر بۆ خۆتان بتوانن مانگێک پاشەکەوت بکەن تەحملی یەک مانگ موچە بکەن خۆتان بیدەن بەم خەڵکە کاکە زۆر عیبە تۆ نەتوانی لە 30 ساڵە موچە یەک مانگیان میلەتە دابین کەی تۆ چی دەسەڵات یعنی ئەم خەڵکە بەس داوای موچە دەکا بەس دەڵێ موچەم بەرێ هیچ خزمەت گوزاریەکتان نییە داوای هیچ خۆگەرمۆریدەکان نەبووە بووینە فلیم بەدەستگەرمایان هاوینەوە تکاتان لێ کەم بەسە بە خۆتان نابشنەوە کاکەم خەڵکە مانووە وەڵا عالمتان تووشی نەخۆشی دەرونی کردووە بەسە ئیتر بەسە ئەوەی من بۆی هاتوومەتە سەر شەقام لەگەڵ ئەم خەڵکەیە خۆی ئەو مافەیە کە لە هەموو وڵاتێکە حەقی هەموو کەسێکە بۆی دابینەکرێ بەڵام لە وڵاتی ئێمە بۆ بەداواکاری من هاتوومەتە سەر جادە ئەڵێم تکایە چاکسازێکی بنەڕەتی بکەن لە پڵەباڵەکانەوە دەست پێ بکەن پێیان ئەڵێم تکایە 29 ساڵە ئەم میلەتە ئەدۆشن تکایە لەمە زیاتر بەسە پێیان ئەڵێم تکایە خەڵکیان بە تەواوەتی هەمووی کرۆ بە هەژار بەڕاستی بەبێ جیاوازی تەواوی چینەکە نەکرۆ بە هەژار تەنها کۆمەڵێکی سەرەوە ئەی خوارد داهاتێکی زۆری هەیە ئەم وڵاتە بە پێی داهاتی ئەم وڵاتە بواە ئێمە ئێستا وەکو قەتەر و ئیمارات بژینایە بەڵام وەکو سۆماڵیش نین کەس نازانێت داهاتی ئەم وڵاتە بۆ کێ ئەبرێ کێ ئەی خوا بۆ لەکوێیە لەبەرەوە بەم دەسەڵاتە ئەڵێن تکایە لەمە زیاتر لێتان قبوڵ ناکرێ شۆڕشی برسی بەڕێوەیە پەت لە ئەستوریا ئەبچڕێت کاتان لێ ئەەکەم بە خۆتان نابچنەوە یان وڵات بەجێ بێڵن لەبەرەوەی خەڵک لەمە زیاتر لێتان قبوڵ ناکات ئێمە لە دوای ئەم خۆپیشاندانەوە ئەگەر وەڵاممان نەبێت لەلایەن دەسەڵاتدارانەوە هەروەها ناوچەکەی خۆمانەوە بۆ دواتر دیسان خۆپیشاندانمان ئەبێ جادە ئەکەین بە شوێنی بە مەیدانی داواکاریەکانمان بۆ داواکردنی مافەکانی خۆم لە سەرەتاوە و لەگەڵ هاوپیشەکانم هاوشاریانم و هاونیشتیمانیانم بۆ داواکردنی و مافانەی کە چەند ساڵێکە لەلایەن دەسەڵاتەوە زەوت کراوە و شایانی ئەوە نییە کە لە مەودووە قبوڵ کرێ و ئەو فشارە مەدەنیانەی کە ئەمڕۆ لە شار و شارستانی هەرێمی کوردستانە بەڕێوە چێ فشارێکی زۆر باشە و خۆشحاڵم ئەمڕۆژ لە قەزاکەی من قەزای شارە زۆر بەڕێوە دەچێ هیوادارم بتوانین پۆینتێک لەو پۆینتانەی کە وەکو فشار لە سەرجەم شارە شارچکانی هەرێمی کوردستانمان دروستەکرێ بخێنە سەر بۆی بتوانین دەسەڵات هیچ نەبێت ئاوڕێک لە مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان بەگشتی و چینی موچەخۆر و کەم دەرەمەت و هەژارەکانی وڵاتە باتوە و هاتووم دوای مافی خۆم سەرەتا بکەم دوایەوەشدا مافی ئاو نیشتمانیان مەکەم ڕاستی تەبعاً من وەکو موچەخۆرێکی ئەم حکومەتە بەڕاستی ئەم حکومەتە شایانی ئەوە نییە قسەی بۆ بکەی ئەبێ گوێچکەی بگری بۆ ئەوەی بێتە سەرخەت بۆ ئەوەی ئەو خەڵکە ڕەشوروتە موچەکەی بداتێ ئەو خەڵکە برسیە ئەو خەڵکە هیلاکە بە دوای ئیشا بە دوای کاسبیە لەبەر ئەوە من هاتووم خۆم ناڕزای لە دەرە بڕم بە هێمنانە بە ئاشتیانە تاکو لە کار نەترازەوە داوایان لەکەین چی بکەین دەسەڵات جارێ وەسا ئەوەیە هیوادارین نیشتی خراپتر ڕوونەدا بەسکەم بێنە سەرخەوت و ئەم وەزع چارەسەرکردن ئەوەی کە دەبینیم ئێستاکێ بەشێکی زۆری لە ڕێکخراوی خۆپیشاندانەکە هەوڵ دەدەن کە گەشی دروست نەبێ تەنانەت تا ئێوە بەردوو ئەوانش دانێن لەسەر شەقامەکە تەنها بە هاوڵاتیان جادەکە بگیری ئەمە چۆن نەبینی کەمە ئەمە بێ بە نەریتێک کە خۆپیشاندانەکان دوور بێ لە ئاژاوەگێڕی و پێکدادانی هێزانەکان و هاوڵاتیان کەناڵە جوانە ئێوە پەیامێکە نێرم بۆ هەموو هاوڵاتیانی کوردستان ئەو جادەگرتن و تایەسووتانە لەسەر شەقامەکان بەڕاستی ئەمە زەرەر تەنها لە خۆمانەدات هیوادارم کەس پەنا بۆ ئەوە نەبات ئێمە لەگەڵ ئەوان نین هیوادارین حکومەتیش وەکو ئێمە لەگەڵ ئەوانین بێتە سەرخەت چەند ساڵە ئەوە من ئەمرم زۆرە مۆلی پەنجام بتوێنێتێ خەڵک زۆر ناڕازیە بەس خەڵک خۆی مادارە مەڵە یا شەرمەکە یا پێی عیبە یا خزمەکە ژیانی ئەو میلەتە تەواو ناڕەحەتە تەواو هەمووی ئەوەی لە ماڵەوە دانیشتێ لە تۆ زیاتر بێتاقەتە
بەس ئەم دوو ڕوویە عیبە ئەبێ خۆی ئەلاقەت ئێمە ڕانەمەڕنین ئێمە ڕانەمەڕین لە بەرماندن بەس وەڵی هەرچیان گەرەوە کردیانە بە میلتە ئەو پارە و سەروەت و ماڵە کە بردویانە بۆ وڵاتان بێنەوە بۆ میلەتە قوربەسەرەکەی خۆیان بێنەوە بۆ ئەنفالەکان بێنەوە بۆ مساقەکان چی وای لە جەنابە کردو بێتە سەر شەقام؟ پەیامی ئێمە ئەوەیەکەوە داوا لەم دەسەڵاتەکەین بەخۆیان بچێتەوە و ئەو پارە و قەرز و قۆڵەی خەڵک کە دەستی بەسەراگردو بیگێڕێتەوە کەرەنتینەی سیاسی خەڵکی نەکات موچەی و خەڵکە دابین بکات خەڵک تاکو بینەقاقەی هاتووە خەڵک زۆر پڕە لەم دەسەڵات بە جۆرێک زۆر وستەم لەو خەڵکەیەکە هەمووی کردوتە ماڵەوە و پارە و معاشیشی لێ گرتوتەوە ناوێت دینارێکی پێ بدات بێمە داواکەین کەوا مافی خەڵک بگەڕێتەوە داوای مافی خۆمانەکەین داوای هیچی زیادەمان نەکردووە موچە مافێکی زۆر سەرەتایەکەوە دەسەڵات ناتوانێت بە خەڵکی دابین بکات لە هەموو وڵاتانە کە کەرەتینە کراوە ژیانیان بۆ دابین کراوە موچیان بۆ برێتە ماڵەوە اینجا کەرەتینەی خەڵکە کرێ بەڵام لە وڵاتی ئێمە بە پێچەوانەوەی لە باخەڵتایە دەریهێنێ موچەکەشی ناداتی و ئەوێ لە ماڵی شۆدانیش و بێدەنگبی من داوا لە هەموو خەڵکی شارە زۆر و زەڕایەنەکەم بە هیچ شێوەیەک لە ماڵەوە دانەنیشتن و بێن بەشداری بکەن و بێنە سەرجادە داوای مافی خۆیان بکەن داوای ئەو لابردنی ئەو زوڵ مستەمە بکەن کە لە سەریانە و چاوێ بگەڕێتەوە دەسەڵات بەخۆیان چونکە میلەت بەڕاستی پڕ بووە لێیە وڵای تایسە تەمەنێکم بەڕێ کردەوە بێهیشی بێکارم زۆر هەوڵمدا لە شوێنە بێت ئەچیە شوێنەڵەن شەهادەیەک و بێ ئەگە شەهادەکەش لە پاڵی مەسئولە یەکێک واسیدەکی گەورە بۆنەکە قەت تاعینات نییە 30 دانە ساڵ ئەم حکوومەتەر حکومڕانیەکە کاتە سەدام حوسێن حکومڕانیەکە کرد باشترین حکومڕانی بوو ئێمە ڕاپەڕینم بۆ یەکردمانەوە یەک بۆیە کەس و کار و دایک و باوکم باپیرمام و خزم و کەسکار ڕاپەڕەکە لەبەر ئەوەی وەزعی ژیان خۆش بێ پێنج تەواویەکە سەرەکەی لە ماڵۆیە ئەڕۆیدا هەرکوێڵە ژیان پارەیتیانە ژیان ناڕۆڕێ ئەڕۆی بۆ هەرکوێ ئەبێ پارە و پێ نەویش ناگرێت بچیدە بازارێ شوێنێ بێ پارە و وەزێت نییە ئێمە وەکو کۆمەڵی لە چالاکەوان و فەرمانبەران موچەخۆرانی قەزای شارەزور و ناحیەی زەڕایەن ئەم ڕۆژانە سەر شەقام بۆ کۆمەڵی داواکاری و مەبەسمان داواکاری لە هەموو موچەخۆران فەرمانبەران کاسبکاران جوتیاران ئەمڕۆ ڕۆژی هیمەتە برژێنە سەر شەقام داوای مافی ڕەوای خۆیان بکەن ئەو مافەی کە لەلایەن دەسەڵاتێکی ستەمکار و دز و جەردەوە کە بۆ 30 ساڵە چێ ستەم لە میلەتە ئەکەن کە جووتێ باتەی لاسیکۆ هاتونەتە کوردستان ئێستا بوونەتە خاوەنی چاڵەنەوت و بیرەنەوت شەڕ و هەرایان تەنها لەسەر بەرژەوەندی گیرفانی خۆیانە بۆیە من لێرەوە دوو پەیامەگەیەنم یەکەمیان بۆ هێزی پێشمەرگەی کوردستان بۆ هێزی پێشمەرگەی کوردستان داواکارم لە هێزی پێشمەرگەی کوردستان گۆڕانکاری لە دەستی ئەوانە کرێ بۆیە پێویست ئەمڕۆ بێنە سەر شەقام و لەگەڵ جەماوەرەی خۆیان نابن بۆیە لێرەوە داوایان لێکم تکایە لێکم بێنە ڕیزی ئێمەوە بۆ ئێمەش داوای مافی ئەوانەکەین پەیامی دوم بۆ وتەبێژەکەی جەنابی ناحکومەتە کە دوێنێ ئەڵێ 4 موچەمان داوە زۆر بەداخەوە نازانم 4 موچە دراوە بە گیرفانی لای خۆیانە بەکیان داوە درۆیەکی گەورەیە درۆیەک شاخدارە بە هیچ شێوەیە لە 2020ەوە تەنها یەک موچە دابەش کراوە ئەم 4 موچیانە کێوە هێناوە بۆیە ئەڵێم ئیشەڵا ڕەماوەندتان نزیکە پشت بەخوا لەسەر دەستی میلەت ئیشەڵا کۆتاییتانێت ڕەهەندی داواکاریەکانمان خۆی لە دوو ئاڕاستەدا دەبینێتەوە داواکاری گشتەکان کە ئاڕاستەیان ڕوبەڕووی دەسەڵاتدارانی حکومەتی هەرێمە و پەیوەندیان بە دۆخی گشتی هەرێمەوە هەیە یەک شکۆ بگەڕێنرێتەوە بۆ پەرلەمان دەسەڵاتە خۆجێیەکان و لەسەر و هەمووشیانەوە مرۆڤی ئەم هەرێمە گەر پەرلەمانێکی چالاک و چاودێری ڕاستەقینەی هەبێت دۆخی تاکەکانی ئەم کۆمەلگایە بەم جۆرەی ئێستا نەدەبوو دوو دۆخی دژوارکراوی ئابووری لەسەر خەڵکی ئاسایی بکرێتەوە و چیدی کەس لە دزینی قوتی گەل هەڵبگیرێت سێ گێڕانەوەی داهاتی گشتی بۆ خزمەتی گشتی و کۆتایی هێنان بۆ مۆتۆپۆلکردنی ئابووری هەرێم لە خزمەتی حیزب و خێزاندا چوار موچەی موچەخۆران کە سەرچاوەی ڕاستەوخۆی ژیانی بەشێکی زۆر لە هاوڵاتانی هەرێمە و بەناڕاستەوخۆش سەرچاوەی جوڵە ئابووری و بازاری جوڵەی ئابووری و بازاریشە فراهەم بکرێت لە پێناو ئاسایی بوونەوەی ژیانی تاک و گشت
پێنج دامەزراندنی گەنجان لەو داهاتەی کە چەند کەسێکی دیاریکراو نەبێت کەس نازانێت ئەچێتە گیرفانی کێ یان پێشخستنی کەرتی تایبەتی و دەستەبەرکردنی هەلی کار بۆیان. 6 بڕینی موچەی بندیوارە حیزبی و حکومیەکان، 2 موچە و 3 موچە و خانە نشینە نایاساییەکان و گێڕانەوەی بۆ ئەو سەدان دەرچووی زانکۆ و پەیمانگەکان کە هێشتا بەهۆی سیاسەتی هەڵەی سیاسیەکانمانەوە ئاسۆی داهاتوویان تاریکە. 7 گێڕانەوەی موچەی بە ناحەقوراوی موچەخۆران و نەهێشتنی ئەو جیاوازیە زۆرەی نێوان موچە جۆرا و جۆرەکان. 8 دادگاکان شکۆی خۆیان بۆ بگەڕێتەوە بۆ دادگایکردنی موشەخۆرانی سەر خانەخوێی گەل و بە سزا گەیاندنیان. Peace.